ئەمە ئیبراهیمی حەربیە کە خۆی ئەوەندە پیاو چاکە یەکێکە لە تەلەبە جوامێرەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل یەکێکە لە تەلەبە زیرەکەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل صاحبی کتێبی غەریب الحەدیثە کە 3 مجەلەدە ئەم پیاوە بەڕێزە باسی یەکێکی ترەکە کە ناوی بشر الحافی ئەم ئیبراهیم الحەربیە پیاو چاکە خاوەنی عیبادەتەی کە 50 دانە ساڵ ئەفەرمێ غەیبەتێکی لێ نەبیسترا 50 ساڵ لە مەجلسی ئیبراهیمی حەربیە کەسێک غەیبەتی مسلمانێکی نەبیست ئەم پیاوە ئەفەرمێ ما أخرجت بغداد أتم عقلا من بشر ولا أحفظ لسانا كان بكل شعرة منه عقل أم بشر وقتك كمرد إمام أحمد كري حنبل فرموي مات والله ما له من نظير إلا عامر بن قيس هو بشر مردو بلان بخوان نموني نية مقر عامري كري قيس إمام أحمد درباري فرمو من بيت بشر خرج الورع ورع خواناسي وبارسكاري لمالي بشرا قورب وفرورد ورع لويا قورب إمام أحمد خوي كتابه هي بناوي ورع تصور كان بي خوي چند معجب بو ببشر الحافي هزانا بشر الحافي خوي چه بشر الحافي بو خوي كابرايك بو جردة ريقر خرابكار شراب خور هاتە سەرڕێگای خەڵکی ڕوتیەکردنەوە و لێشی ئەدان لەسەرەوەی کە کەمیان پارە پێ جارێک بشر الحافی خۆی جێڕێتەوە ئەفەرمێ پارچە چەرمێکم بینیەوە ناوی خوایتیان نووسرا لەو کاتیکە خەریکی خراپەکاریە ئەفەرمێ پارچە چەرمێکم دۆزیەوە ناوی خوای لێ نووسرا بوو زۆرم پێ ناخۆش سەیریکەن برانی بەڕێز خەڵکێک هەیە سەرخۆشە زیناکارە خراپەکارە ئێمە ئازانی نەم پیاوە زۆر مولحید و بێدینە بەس لە ناخیا ئیمانی هەڵگرتووە و ئاوێنەکەی دڵی خۆڵ و تۆزی ئەخلاقی لێ نیشتووە گەرفوویەکی لێکەین و دەستێکی مهرەبانی پیابێنین پاک بێتەوە چەند کەس دێتە ئەم ژوورانە لەگەڵ ئێمە لە باڕێکەوە هاتۆتەوە پێکەکەی لەولاوە داناوە هاتۆ گوێ لە ئێمە بگرێ ئەمە لەم نەوعی بشر الحافیە بشر الحافیە فەرمێت چەرمەکەم کە هەڵگرتەوە ناوی خوای تایە دڵم لەرزی زۆرم پێ ناخۆش بوو ناوی خوا ئاوا کەوتووە دەسم کرد بە جیرفانما 2 درهەمم پێ چوم 2 درهەمەکەم دا بە عەتر هاتم چەرمەکەم بە عەتر شت دوای بردم خستمە کونە دیوارێکی بەرزە سەیریکەن برانی بەڕێز پارچە چەرمێکە ناوی خوای لەسەر نووسراوە 2 درهەمی پێ داوێتی بە عەترێک چووە بە عەتر ئەم چەرمەی شتووە لەبەر خاتری ناوی خوا بۆی لە عەرزەکە نەکرد ئەڵە شەو هاتمەوە ماڵ لە خەوما پیاوێکی ڕیشسپی نورانی هات پێی وتم وتی خوای گەورە بەڵێنی داوە مادام تۆ ناوی ئەوت بە پاچی ڕاگرت خوای گەورەش ناوی تۆ بە پاچی بەرز ڕاگرێ و بڵاویشی کرد ئەڵێ هەروەکو خەوێکی سەیر هاتە پێش چاوم و وتم هەر ڕەنگە دیارە تەسیری ئەو خەوەیە لە دڵ و دەروون بۆ بەیانی ڕەفیقەکانم هاتبوونە لام و لە حەوشە بوو بەرنامەی ئەوان دانا چی بکەین یەکێ لە دەرگایدا بە یەکێک لە کەنیزەکەکانم وتم بڕۆ بیکەڕ کردیەوە و کابرایەکی ڕیشسپی نورانی پاک بە ئافرەتەکەی وتی ئەم ماڵە هی چێ خاوني ئەم ماڵە عەبدە یا حوڕە یعنی کۆیلەیە یان سەربەستە کەنیزەکەکە وتی سەربەستە وتی سەرێکی بادا وتی سەربەستە ئەگەر عەبد بوایە حەقی عەبدایەتی ئەزانی ڕۆیشت کابرا جارێکە شاتەوە ژوورەوە و
بشر لێی پرسیوتی چێ بوو چی بوو تی وەڵا کابرایەکی پیرێک بوو هەرەوەندە لێی پرسیوتی ئەم ماڵە هی چێ صاحب الدار حر أم عبد فقلت حر فقال صحيح لو كان عبدا لاستعمل أدب العبودية بل الراست أقر عبد واي بالراستي رفتاري عبدايتي كرت هو جا بشر لتاوى ببيبتي راي كرد لما هو بيلن بشر الحافي يعني بشري بيبتي راي كرد در والرويش كابرا بدوزيتو كبينيو تماشای دەموچاوی کرسەیرەکە هەرە و پیاوەیەکە لە خەوەکەیا بینیوێت ئەوجا بڕیاریدا بگەڕێتەوە بۆ ئیسلام بوو بەو ساحەبی عیبادەتە بوو بەو بشرە الحافیە گەورەیە کە ئەو ئیمامە بەڕێزانە ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل کە 600,000 حەدیسی لەبەرە ئاوا مەدحی بشرە الحافیە ئیبراهیمی حەربی کە 50 دانە ساڵ غەیبەتی نەکردووە کە 10 دانە ساڵ چاوی چوەرە و شاردوێتیەوە لە خێزانەکەی ئاوها مەدحی ئەم پیاوە بەڕێزاکە ئەم بشر الحافی ئاوا مەشهور خەڵکێکی زۆزانە هەر لە عالەمی تەسەووفایە مادام سۆفیەتەوە وازی لێبێنی هیچ دەرسێکی لێ وەرنەگرێت تەسەووف ئەوە نییە برایانی بەڕێز تەسەووف بریتیە لە خواناسی لە ڕێبازی ئەم دینەوەکو شێخ جونەیدی بەغدادیەی فەرموو لە قورئان و سنەت ليس التصوف لبس الصوف ليس التصوف لبس الصوف ترقعه ولا بكاءك إن غنى المغنون بل التصوف أن تصفو بلا كدر وتتبع الحق والقرآن والدين صوفي قريتي أميك شون أم قرآن كوي كبيكي بمنهجي خوت وشوني أم دين كوي كحق بناسي وبيوي بابند بي ئەمانە پێشەوامە پێشەوای ئەهلی ئیسلام ئەمانەن ئەم پێغەمبەرە نازدارانە ئەم سەحابە بەڕێزانە ئەم تابعینە خواناسانە ئەم پیاوچاکانە ئەمانەی کە لە شەونێژە سەیری شەونێژی ئەوانەکەیت و پێت تەعەجوبە کە ئەمانە وەکو بەشەر ماون کە ساغ و سەلیم ماون کەچی سەیرەکەی سبەینش تاجرن و دوکاندارن و بەڕێوەبەری ئەم شارستانێتی ئیسلامیە گەورێن هەر یەکێ لەمانە خاوەنی ئەو هەڵوێستانن ئەمانەیە کە دوعاکانیان ئاوا کرد و گیرا ئەبوو ئەمانە بوون ئاوا شەو نوێژیانە کرد و ئەپاڕانەوە ئەمانە بوون کە هەر یەکێک لەوانە هەوڵیەدا کە نەفسی خۆی بۆ خوا تەرخان بکە بە نەفسی خۆیەوە دەی و بۆ خوا پاک بەرەوە سەرڕاست بە لە دیندارێتی خوا ئەمانە پێشەوای ئێمە ئەمانە پێشەوای ئێمە اقتیدای ئێمە بەمانەیە ئەمانە نمونەن پێش ئێمە ڕۆیشتون و سەرقافڵن و ئێمەش اقتیدا بەوانەکە یا ڕەبی خوایە بمان خەرە سەر ڕێگای ئەوان یا ڕەبی خوایە و خۆشەویستەی کە بەوانت بەخشی بوو بە ئێمەشی ببەخشە خوایە ئەو شێوەی کە ئەوانە پاڕانەوە ئێمەش فێر کرد خوایە بەو شێوەی کە قورئانیانە خوێند ئێمەش فێر کرد خوایە بەو شێوەی کە تۆیانە ناسی ئێمەش فێر کە تۆ بناسی خوایە بەو شێوەی کە ئەلاڵانەوە و ئەپاڕانەوە و دوعایانە کرد و فرمێسکیانە ڕشت خوایە بەو شێوەی کە بۆ تۆ سڵحابوون بمان سڵحێنە بۆ خۆت خوایە خۆشەویستی خۆت بخەرە دڵ و دەروونمانەوە و گەشە بە ڕۆحمان خوایە دەروونمان ئاسوودە کە خوایە بە نووری خۆت بەرچاومان ڕۆشن کە خوایە قورئانەکەت بکە بە ڕێبازی ژیانمان بە بەرنامەی ژیانمان خوایە لە نووری خۆتمان پێ ببەخشە تاک و حەق و باتڵ لێک جوداکەینەوە خوایە لە نووری خۆتمان پێ ببەخشە تاک و لە تاریکستانی جاهیلیەتە بزانین ڕێگای تۆ بدۆزینەوە خوایە بۆ خۆتمان بسڵحێن خوایە ئەم دڵی بووە بە زبڵدانی گوناح خوایە پاچی کەرەوە و خۆشەویستی خۆتی بخەرن خوایە ئەم ڕەفتارە جاهیلیانەی کردومانن ئەم هەڵوێست و گوناح و بارە تاوانەی بەسەر شانمانەوەی خوایە بەم تەوبەی کە کردومانە لەسەرمانی سووک خوایە بەدەستی خۆت لەسەرمانی لاب
خوایە دەی ڕەمەزانەوە بمانخەرە ڕیزی ئەو کەسانەی بەر ڕەحمەتی خۆتت خستون، ئازادت کردوون، قوتارت کردوون لە ئاگری جەهەنەم، خستوتنەتە بەر لێ خۆشبوونی خۆت. یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکە، خوایە بەزەیت بە حاڵمان نەبێت، خوایە کۆمەڵێ خەڵکی غەریب ڕوومان کردەوە تۆ، خوایە غوربەتەکەمان لێ قبوڵ کە، خوایە دەستی خۆت بەسەرمان ئەبێنی، خوایە بە مەعیەتی خۆت لەگەڵمان بی، خوایە بە قودرەتی خۆت پشتمان بگری، خوایە بە فریشتەکانی خۆت ئاگار لێمان بی، خوایە بمان کەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکە، خوایە دڵ و دەروونمان پێکەوە جۆش بە، خوایە بمان کە بە یەک کۆمەڵکاری بەهێزی خاوەن عیزەت و کەرامەت و خاوەن ڕم و شمشێرە کە بتوانە مقەدەساتی مسلمانان بپارێز. خوایە ئێمە تۆبەمان کردو، هەو هێز و عیزەت و کەرامەتەمان بە پێشەوایەتی پیا و چاچێکی تر پێ ببەخشەر ئەوکو مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی. خوایە غەزەبەکەی بەنی ئیسرائیل لە ئێمە نەگری، خوایە ئێمە هەرچەند مقەسر بووین، خوایە تۆ بە لوتف و ڕەحمەتی خۆت بەزەیت بە حاڵمان نەبێتەوە یارمەتی دەرمان بێت. خوایە لەم جیلی دووەمە سەر لە نوێ کاروانی ئەم جیهاد و تەوحیدە بگەێنیتە مەنزڵێکی عیزەت و کەرامەت و ومێدی دارالئیسلامێکمان پێ بێت. خوایە لای تۆ دوور نییە، یا ڕەبی خوایە لێمان قبوڵ بکە، یا ڕەبی خوایە ئەم فرمێسکانی بۆ تۆ ئەتکێ، خوایە بیکەی بمایی کوژانەوەی هەڵم و هەڵاوی جەهەنەم. خوایە ئەم ئاهانەی لە دڵمان دەرەچێ بیکەی بەهێزێ ئاه و هەڵاوی جەهەنەممان لێ دوورخات. یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکە، خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکە، قەڵەمی عەفوت بەسەر گوناهیانە بێنی، خوایە لێیان خۆش بی. یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت لەوانیش خۆش بی و لە ئێمەش خۆش بی، لەو مامۆستا بەڕێزانەش کە پەروەردەیان کردوین و لەو کەسانەش کە ئەجریان لەسەرمانە لە ئاڕاستەکردنی دینیمان و پابەندبوونی شەرعیمان. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما. سبحانك اللهم وبحمدك نشهد أن لا إله إلا أنت نستغفرك ونتوب إليك.